ئەمە شەڕی پەرلەمانتارانی گۆڕانە لەسەر قوتی خەڵک. ئەو کاتەی یەکێتی و پارتی فرسەتیان لە بودجە و قوتی خەڵک هێنابوو، گۆڕان شەڕی بۆ مافی بەشخوراوی هاوڵاتیان دەکرد. دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان کە خەباتی سیاسی خۆی لە ڕێی پەرلەمانەوە کاراکرد، ئیتر لەو کاتەوە هاوڵاتیان ئاشنای کاری پەرلەمانی بوون و بۆیان ڕوون بووەوە مافیان چیە و چۆن دەسەڵاتی گەندەڵ بودجە و قوتی ئەوانی خواردووە. وەک بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن گۆڕان بۆ هۆی ڕۆشنکەرەوەی ژوورە تاریکەکان کە بڕیاری چارەنووسی ئێمەی لێدەدرا. ئێستاش ئەم هەڵبژارنەی ئەم ماخریا ئەگەر ئیشەڵڵا بە ڕێک و پێچی و باشی بێتە کایەوانێ لەو بڕوایم کە شتێکی باش بۆ کورد و بۆ کوردستان بێتایەوە خاستەن ئەو ئەندام پەرلەمانانەی بزوتنەوەی گۆڕان تا ئێستا زۆر بە جوانی و بە باشی هێناویانە، هیواداریشین هەروە لەسەر ئەو ڕێگایە بڕۆن و بمێنەوە. طبعا سەد لەسەر بوو بە ئەو سەنگەرەی کە خەڵک بتوانێت بەرگری لە مافەکانی خۆی بکە، خەڵک داخوازەکانی خۆی تیا بمینێتەوە، بەڵام مخابن نایانهێشت. من سپاسی ئەندام پەرلەمانەکان ئەەکەم. بەڕاستی بەرگریەکی زۆر چاچیان کردووە، بەڕاستی دیفاعیکان لە خەڵک کردووە، بەڕاستی چاوی خەڵک کرایەوە. ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیرانیش دەڵێن ئەگەر خەڵک دەیەوێت کۆتایی بەدەسەڵاتی قۆڕخکاری بهێنن، پێویستە دەنگ بدەن بە لیستی گۆڕان. ئەتوانین بڵین گۆڕان داهێنانێکی نوێیکە لە شەڕی پەرلەمانیە. بۆیە بۆ پەرلەمانی کوردستان دیسانەوە خەڵک پێویستی بەوەیە کە هێزێکی وریایی زیندوو هەڵبژێرێ، بۆی کە دیسان هەمان ئەو شەڕانەی کە پێویستە بۆ مافی خەڵک لە ناو پەرلەمانەوە ئەو هێزە ئەو شەڕ بکە بۆ وڵاتیان کەویش بزوتنەوەی گۆڕانە. تاکی لە بەروی خەڵک خۆی نوێنەری خۆی ئەنێنێ و ئەبێتە سەنگەری یەکەم و بەرگری لە مافی خەڵک. کاندیدەکانی لیستی 148 بزوتنەوەی گۆڕان بازدەوە دەکەن ئێمە بە ئارامی لە پەرلەمان دانانیشین، هەمیشە شەڕی مافەکانی خەڵک دەکەین. جارێکی تر سەنگەریەکە بۆ دیفاعکردن لە دادپەروەری کۆمەڵایەتی و بۆ گەڕانەوەی شایستی دارایی خەڵک و دڵنیایەنەکەین کە ئێمە بە ئارامی لە پەرلەمان دانانیشین تاوەکو مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گونجاو نەگاتە دەستیان. ئێمە بە هەمان گوڕوتین بە هەمان شێوەی ماوەی ڕابردوو کە بزوتنەوەی گۆڕان هەوڵی داوە ئەو خەباتە بکە بە هەمان نەفەس بە هەمان نەفەسی 25 حوت کەمپینەکەین، هیوادارین زۆرترین کورسی پەرلەمانی بین بۆ ئەوەی بتوانین ببین بە پێشمەرگە بۆ بەدەستهێنانی مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو شەڕە بە ئێمە بکەن لا پەرلەمانی کوردستانە. لە دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە کاری پەرلەمانتاری بۆ ئەرکێکی قورس، چونکە دەبوو پەرلەمانتار بە دوای کێشە و مافەکانی خەڵکەوە بێت، نەک لە هۆڵی پەرلەماندا بنیشێت. لە بەرنامە و کاری ئەمجارەی لیستی 148 بزوتنەوەی گۆڕان یەکێک لە خاڵەکانی ئەوەیە پەرلەمان دەکەنە سەنگەری بەرگری لە مافەکانی خەڵک. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.